وەلای خودای گەورە میهرەبان سڵاوتان لێبێت. هەوڵە دێن ئیتر کورتە پلەیلیستێک یاخود پلەیلیستێک دروست دەکەین سەرەتا بە باسکردنی هەموو ئەو زیرەکی دەستکردانەی کە تۆ ئەتوانی بەکاریان بێنی بۆ ئاسانکردنەوەی ژیانی خۆت وەکو با بڵێن پرۆگرامەرێکیان خود وەکو کەسێکی ئایتی. اینجا ئەگەر ئەوانەمان تەواو کردوانەمان هەمووی کەڤەر کرد هەوڵە دێن ئەگەر ئینشاڵە ئەپدەیت و ئەو شتانە ڕوویدا لە زیرەکی دەستکردەکانە ڕوها کەڤەری ئەپدەیتەکانیش بکەین. بۆیە من پێشتر ئەمە ڤیددیوەکم کردبوو بەڵام هەستم کرد لەم ماوە لەم دووسێ ڕۆژەیە ڤیددیوەکی با بڵێن ئەپدەیتێکی تازە بۆ ChatGPT هات بۆ هەستم کردسە ئەو ڤیددیو کۆنە تقریبا هەفتەیەک شەبێ کردومە بەڵام جای دامنە بەزاندبوو وە سڕیمەوە و وتم ئەم ڤیددیوەیە کە هەم باسی ChatGPT یەکەم و چۆنەتی بەکارهێنانی وەکو پرۆگرامەرێک یاخود وەکو کەسێکی ئایتی هەروەها باسی و ئەپدەیت تازانەی کە هاتووە بۆی بۆ ئەوەی ئێمە یعنی شارەزای هەردووکی بین و هەردووکی لە یەک ڤیددیوە باسکەین. باش ئێمە سەرەتا ChatGPT ئێمە توانین وەکو باوڵین یاریدەدەرێکی پرۆگرامە وەکو پرۆگرامەرێکی یاریدەدەر بۆ خۆمان بەکاری بێرین یاخود بۆ نمونە وەکو کەسێکی ئایتی هەر پرسیارێک تەیە هەر ئیرۆرێک تەیە هەر شتێک تەیە توانین تۆ بەکاری بێنی. ئەوەی ڕاستی بێت گرنگیەکەی خۆی تەنها لەوەیە کە چۆن با بڵێن بزانیت فرمانەکانی پێ بدەیت و باشترین شێوازی فرماندان طبعاً بۆ کوردی زۆر خراپە بۆ عەرەبی تا ڕادەیەک باشە بۆ ئینگلیزیەکە لە هەمووی باشترە یعنی وا باشترە تۆ ئینگلیزیەکەت باش بێت و بە ئینگلیزی فرمانەکانی پێ بدەیت. بۆیە با دەست پێ بکەین ئێمە وای دانین ئەمانەوێت پرۆجێکتێکی بچووک ئێمە داوای شتێکی بچووکی لێکەین با بڵێن مامناوەندیش بێت داوای لێکین کە بۆمانی دروست بکات با دەست پێ بکەین. من داوای چی لێ یەکەم داوای تو دوو لیستێکی لێ یەکەم باشە داوای تو دوو لیستێکی لێ یەکەم ئەمە سەرەتا بۆ شێوازەیە خۆی کە ئەکاونتێکە دروست و دێدەژورم نەڵێم تو لیستێکم بۆ دروست کە بە HTML و CSS کەواتە ئەمە پێڵێن چی make a to do عفوا list using HTML and CSS and JS طبعا باڵێن لەمێ ئەدڤانس بەوەی کەمە شتێکی مرەتەب و جوان دەرچێت ئەدڤانس ینی پێشکەوتو بانی مەقسەدمان ئەوەیە ئەدڤانس شتێکی پێشکەوتمان بۆ دروستکە تو لیستێکی پێشکەوتمان دروستکە بە بەکارهێنانی HTML و CSS و JavaScript باشە کەواتە باڕەنیکەین بزان چیمان پێشکەشەکە. طبعا تۆ بەپێی ئیشەکەی خۆتە تۆ ئەگەر داوای شتێکی تری لەیەکەی ئەو شتێکی ترت بۆکات یعنی با بڵێن شتێکی ترت بۆکە ئەگەر تۆ بۆ نمونە کۆدێکی پێشوەختەی حازریت هەیە ئێستا باشە باسیەوە شەکەین ئێستا بۆ نەبا کۆدەکەمان بۆ دروستکە اینجا ئەمە ئەو کۆدەی پێدەینەوە و پێ ئەڵێن ئەپدەیتمان بۆ بکات لەسەری بۆ ئێستا چاوەڕێکینەوە بین خۆی کۆدەکەمان بۆ نووسێ طبعا ئەمە ئەپدەیتەکە بۆی هاتۆ پێشتروانە بوو دوێنێیان پێرێ بۆی هات پێش ئەمە بە شێوازێکی تر بوو ئێستا زۆر باشتر بووە لە شێوازی کۆد نووسین و ئەو شتانەیە هەروەها با بڵێن ئەپدەیتکردنەوەی کۆدەکان و بۆ نمونە توانی ئێستا بۆنە پرۆجێکتەکەی بە HTML و CSS بۆی کردووی ئەگەر پێی بڵێ بیکە بە ریاکت بۆم پرۆجێکتەکەت بۆکە بە ریاکت پێی بڵێ بیکە بە پایتۆن بۆم بۆ دیەکە بە پایتۆن ئێمە لەم لە پرۆجێک کۆبین هەموو کۆدەکانی بۆ نووسین ئەوەی لەسەرمانە ڕەنیکەین طبعا لەمێوە کۆمەڵێک فرمانشتی تریتایە تۆ توانی کۆمنتدانێ یاخود لۆگ و چوزانم بەگووانەیە کۆمەڵێک شتی ئەدڤانسی تیاتوە ئێمە بۆ نمونە ئەمەمان هەیە پێشتر دروستی کردەوەی ڕاستی بێت ئەمامانەوە بیکەینەوە لەمێ لە ڤیژوال ستودیۆ ئەمە ئەوەی پێشوە ئێستا ئەم کۆدەی کە ئەو پێیداین کۆپیەکەین و لەمێ پێیستیەکەین ئیتر بابیکەینەوە عفوان شێوازە باش سۆکۆ بینین تو لیستێکی بۆ دروست کردین ئەم شێوازە خۆی دروستی کردووە تا ڕادەیەک جوانە بۆ نمونە تێست کە تاسکەکەین باشە شتێکی جوانی کردو ئایکۆنەوانی بەکارهێناوە کە تۆ سەحی لێدەی خەتێکەدا بەسەریە
کە ساحەکە توانین لای بێت طبعا توانی ئیدیتیکەی بۆ نەبیکەین بە تێست دوو ئیدی بۆ کردین یان ناتوانین بیسڕینەوە زۆر باشە وەکو بین هاوڕێ ینی باوەڕکەن ئەمە لەوانەیە کەمێک دانیشی لەگەڵ یا ڕۆژێک دوو ڕۆژ کەسێک وەکو پرۆجێکتێکی بەحس بەکاری بێنێت توزانم هەرێک شتی وە زیاد کە بۆنە ئەکاونتێکی وە زیاد کە بیدا بەدەم داتابیسێکەوە و هەنێک کۆمەڵێ شتی وە زیاد کە تێگەن لە من باگەر ریفرێشی بکەینە ئەها بۆ نامە کێشەیەکمانەیە کە ریفرێشیەکەینەوە کە ریفرێشی پیجەکەکەینەوە با بڵێن بەدەم داتابیسەوە نیە تو دولیستەکە بە خۆت تاسکەکە ئەڕوا باشەمە با پێ بڵێن ئەبدێتێکی بکاتەوە بۆمان پێڵێن چی پێڵێن لۆکەڵ ستۆریجی براوزەرەکە بەکاربێنە بۆ ئەوەی تاسکەکان نەڕۆن کەواتە پێڵێن use local storage to save and to store the tasks to not be removed when refresh the page. پێماوت چی پێماوت لۆکەڵ ستۆریج بەکاربێنە بۆ ئەوەی تاسکەکان ڕیموڤ نەبن یاخود لەناو نەچن کاتێک ئێمەکە با بڵێن پیجەکە ریفرێشەکەینەوە وەکۆ بینن دێت چێک هات ئۆڤەڕایتی کۆدەکانەکات کە نووسیوێتی ئۆڤەڕایتی هەموو کۆدەکانەکە کە نووسیوێتی بۆ ئەوەی ئەو نەتیجەیەمان باتێ کە خۆمانەمانەوێ عەفوەن وەکۆ بینن چاوەڕێکی نەتاوەکو تەواوەکات ئەو کۆدانەی کە پێویستەکە وەکو خۆی بنۆکو خۆی ئیهێڵێتەوە کۆدانەی کە پێویستەکە بگۆڕێن ئەی گۆڕێ کۆبین ئێستا کۆدانی بۆ گۆڕین لۆکەڵ ستۆریج بەکارهێنێ لۆکەڵ ستۆریجی با بڵێن براوزەرەکە تەبەن تۆ توانی بۆ نمونە بەدڵی خۆت داوەشتی لێ بکەی و لەگەڵ یابی بۆ نمونە سەرەتا پێڵەی ڕەبتی کە داتابیسەوە بۆم بۆ نە PHP بەکارهێنی ئەم هەموو شتانە توانی پێی بڵێ چی داواکارێکی لێ بکەی تەنها داواکارەکەی بۆ ڕوونکەرەوە ئینشاڵە کێشت نابێ عەفوەن ئێستا بە تاقیکەینەوە ئەمە سەرەتایە test1 سەبا ڕفرێشی کەینەوە بزان بە کۆبیێن ڕفرێشیەکەینەوە بەڵام تاسکەکە موجودە بۆ نمونە ڕێک چانەڵ وانووسێ بۆ نمونە ئێمە لەم لە سەحی لێدەین کە ریفرێشی شیەکەینەوە سێرەکەین هەروەکو خۆیەتی و ناگۆڕێت بۆ نمونە ئەمەیەکەکەی لێ لابین باش بۆ شێوازە یعنی تۆ ئەتوانیت بۆ شێوازە چی دەستکاریت بوێ پێی بکی توانین زۆر شتی پێ بکەی بۆ نمونە طبعا ئەگەر بێنە سەر ئەو شتانی کە وتم ئەبدیت سازناکەی طبعا ئەمانەی کە بۆ هاتووە پێشتر ئەمانەی تیانە بوو هەم کانڤاسەکە هەم کۆدەکە بەشێکی تیا بوو هی کۆد ئەمە داڵی توانی داڵی بەکاربێنی بۆ دروستکردنی ئیمج هەروەها ئەم کانڤاسە زیاتر لە پڕۆکەی ئەسفادی لێکەن بەڵام وەکو کۆد نووسین ئەمە یعنی یەکەم جارێتی عەفوەن تقریباً 2 ڕۆژە بەم شێوازە هاتووە کە یعنی بە شێوازێکی زۆر موسەیترانە کۆد ئەنووسێت وەروەها زۆر با بڵێن زیرەکانەتر کۆد ئەنووسێت طبعا منافسی زۆرە ChatGPT ئینشاڵڵە ڤیدیۆکانی داهاتوە باسی منافسەکانی یەکەین حەزم کرد بە ئاماژە بە ئەمەی شێ بکەم کە ئەدڤانس ڤۆیس مۆدەکەیەتی کە پێشتر بۆ مۆبایل نەبوو ئێستا بۆ مۆبایل هاتووە لەمێ بە شێوازێکی ئەدڤانس کە قسەی لەگەڵا بکەی جواب دەداتەوە و زانیاریت پێدا دەربارەی ئەو مۆزوعی کە خۆت ئەتەوێ تر پرۆجێکت زۆرە توانی هەر شتێکت بوێ پێ بکەی بۆ نمونە ئەگەر لە نووسینی بەحس و راپۆرتە بەکارهێنیێرە توانی بۆ نمونە لە کێشەیەکە بەکاری بێنی هەر ئەتوانی ینی هەر شتێکت بوێت ئەتوانی بۆتی بکەم مەرجنی ئیلا ئەو فکرەی کە من هەم بوو پێی بڵێ توانی پێ بڵێ make a snake game using بامش تاقیکەینەوە HTML and CSS and JS
پێڵێن یاری مارەکەمان بۆ دروستکە ڕێگەی HTML و CSS و JavaScriptەوە بزان چیمان بۆکە. طبعا کۆدەکان دەتوانی دوای خۆت هەم ئیدیتی لەسەرکە یان هەم بە ئەوی بدەی ئیدیتیت بۆ بکاتەوە. یاخود بۆ نمونە تۆ ئەتوانی ئەم کۆدە بێنی لەوێ با ئێمە هەوڵەدەم ئەو شێوازانی کە من خۆم بەکارهێنم ڕۆژانە بۆ ئێوە ڕوونی کەمەوە کە چۆنە بێ. بۆ نمونە ئەمە پێڵێن چی add chart to show the tasks status. پێڵێن چارتێکمان بۆ بکە کە ئەو بۆ نمونە ئەو ئەرکانی کە تەواو بوون لەگەڵ ئەرکانی کە تەواو نەبوون بزان چیمان بۆ کات. طبعا ئەم داواکاری پێدەین اینجا تیر یەکسانێک و تیر نیشانێکی گەورەتر اینجا کۆدەکەمان پێداوە بۆی بزانێ تێگەی لە من بۆی بزانێ کە چییە. ئێستا وا خەریکە پێم وابێت شتێکە نووسێم existing style کەواترم لە پێ چەڵێ ئەو ستایلی کە بێشتر بەکارت هێناوە بەکاری بێنەوە. ئەمەی ئەم لە چی کردەمە ئەم لە تاوی کرد با تاوای ئەو لە دوو کات دەتوانی بە دووشت تۆ ئۆکەی. با لەمێ من ئەفەرما بامە تەواو کات هەردووکی بەیەکجار تاقی ناکەینەوە یاخود باردێکی بەیەکجار ئەو بکەین. بۆ نمونە ڕۆمە سەر لەمێ فایلێکەکەمەوە بۆ ئەوەی ئەمەی یاری مارەکە تاقی بکەمەوە لەمێ فۆن بۆ شێوازە توانین بۆ بکەینەوە ناتوانین سێرەکە نەمە یاریەکە هەیە بزان ئیشەکە تەبان بە تیرەکان خۆبینن هیچ دەی ئەو کۆبینن کە سێ سکۆرمان خڕ کردەوە و ئەگەر بدەین لە دیوارەکە وەڵەکەەوە ئەقرچین یاخود ئەدۆڕین ئەو لە کۆتایە کە ئەدۆڕی پێت شەڵێت تۆ چەنە گەیم ئۆڤەر سێ سکۆرت کۆ کردوێتەوە. طبعا دانی شتێکی بەڕاستی سەرسوڕهێنەرە تۆ جارە نەگە بتویستایشتێکی وا دروستکەی نەدەتوانی تەنانەت ئەبێ یاساکانی فیزیا و کیمیا و توزانم ئەلگۆریسمەکان هەموویشی بزانیت و بڕۆی دیراسەیەکی زۆر قوڵی لەسەر بکە. خۆ مناڵم شتێکی خراپە بگرێ ینی کاتی تۆشتانەکەی لە زۆر ڕۆی ترۆ باشتری شەکە بەڵام ئەگە تۆ ویست کات تۆ بکڕێتەوە تەبان ئێستا شەڕی کاتە لە هەموو شوێنێکە ئەبێ خۆتیش لەگەڵ ئەم شتە بگونجێنی ینی هەر بەجددیم وەکو نەسیحەتێک بۆ پرۆگرامەرەکان ئەوانەی کە تازە دەست پێەکەن گوێ لەو کەسان نەگرن کە ئەڵێت ئەبێ وەڵاهی ئەبێ هەموو شتێک خۆت بیزانی لە سفرەوە و نازانم چی شەڕی کاتە پێت خۆش بێت ناخۆش بێ ئەی ئێستا بازارەکانی داگیر کردووە یعنی تۆ ئەو کەسەی کە AI بەکارهێنێ لەگەڵ ئەو کەسەی کە AI بەکار ناهێنێت تقریبا لەوانەیە 10 ساڵیان فەرق بێت بەڕای منەوە 10 ساڵی ئەزمون باشە بۆیە حالیەن چونکە بەجددی ئایەکە کاتت بۆ گەڕێنێتەوە با ئێمەم ستایلە کۆپیکەین چونکە ئەلو لا پێمان ئەڵێ ستایلەکە بەکاربێنەوە لەمێ کۆدەکەی بۆ تەواو کردین باشە ئەم کۆدە کۆپیەکەینەوە لەم لە پێیستیەکەین پێوتوین ستایلەکە کۆنەکەی خۆت بەکاربێنە ئێمە ستایلە کۆنەکەی خۆمان بەکارهێنین وێستە بە سەیریکەین هاسەیەکەن چاتێکشی وە دروست کردین هەر بەجددی عەجیبە ینی ئەم شتانەگە تۆ بیکەی کاتێک زۆر لێوە دوای پێتوانی پێشی بڵێ بۆ نمونە من هەستەکەم ئێستا ئەم تێکست یان ئەم فیلدە لەمێ زۆراتۆتە سەر ئەو کاردەوە توانین پێی بڵێ هەرچیت بێ بڵێ وەڵا ئەم کاردم بۆ چاکە ئەو ڕەنگەم بۆ بگۆڕ ئەوم بۆ بکە سە بۆ نمونە نەگەر هەردووکی بکەم تۆ ئەگۆڕێت دوو کۆمپلیتت و یەک پێنتینگەکەمان هەیە
بۆ نمونە ئەمە لابم ئەمە لابم وای لێ دێ باشە بۆ نمونە تاسکی سێمان زیاد کردووە بۆ نمونە بۆ شێوازە گۆڕێ یانی شتێکی زۆر چیت بیە بۆ ئەتوانی پێی بڵێ دوای توانی پێی بڵێ بۆ نمونە فێرم کە چۆن داتابیسێک دروستکەم لە MySQL دوای ئەوە کە داتابیسەکە دروستکردن جە پێی بڵێ چۆن کۆنێکشنێک دروستکەم لە بینی MySQLەکە و PHPەکە با بڵێن پرۆجێکتەکە دوای ئەوە کۆنێکشنەکە دروست کرد بڵێ چۆن داتا بنێرمە ئەوێ چۆن بیگەڕێنمەوە هەموو شتێک ئەتوانی بە زمانی ئینگلیزیەکە بزانەتوانی هەموو شتێک لەگەڵی بڕۆی من هیوادارم سفادەیەکم یان سوودێکم بەیەوە گەیاندە بێت نازانم من خۆم بۆ شێوازە ڕاهاتوم کە کۆد ینی بۆ شێوازە ڕاتوم کە با بڵێن زیرەکی دەستکردەکان بەکاربێنم لە با بڵێن شتەکەی بۆ ڕوونەکەیتەوە کۆدەکەی پێدەی یەکەم جار شتەکەی بۆ ڕوونەکەیتەوە ئەو بۆتی ئەنجامەدە لە شوێنێکە خەڵەت هەیە کێشەکەی بۆ ڕوونەکەیتەوە اینجا من ئەم نیشانەی یەکسانە لەگەڵ ئەمە بەکارهێنم اینجا کۆدەکەی پێدەم باشە بۆ من چاکاتەوە طبعاً تۆ توانی فایلەکەشی بۆ ئەپلۆدکەی بەڵام لە ChatGPT من پێم باش نییە چونکە بەستەکەم بە جوانی ئەنەلایزی فایلەکە ناکات بەڵام ئینشاڵڵا دیزیەکی دەستکردی تربان زۆرە بێت باسی یانەکەین کە زۆر مهمی من پێویست ناکە بۆ شێوازە کۆدەکەی بیتە چەند فایلت بوێ لەبێ بۆی ئەپلۆدەکەی ئەو هەمووی ئەنەلایزەکات و لەسەر ئەساسی ئەوە شتت بۆ گەڕێنێتەوە ئەمە یەکەم ڤیدیۆ بێت ئینشاڵڵا باسی شتی زۆر لە مزەخمترەکەین خواتان لەگەڵ تاوەکو ڤیدیۆکی دیکە